هەرێمی کوردستان خاوەنی لە سەدا 30% غازی گیانە، بەڵام وڵاتیان هێرێم سوودی لێ نابین و ماوەی زیاتر لە ساڵێکە قەیرانی غاز بەرۆکی خەڵکی گرتووە و لەگەڵ ئەوەشدا نرخەکەشی گران بووە. حاليا ئەتوانم بڵم لە قەیرانی غازین لە وەکو ماڵۆ ئەمە هەمشە دایمە زستان هات غاز و نەوت و بێکارەبایی هاوین هات جارێتر بێکارەبایی لەبەرەوەی بەناوی زەخت و زۆر و ئەوە بە شەرتێ کابینەی ئەم جارێ حکومەت کابینەی نوێم حکومەت بڕیاری دابوو چارەسەری تەواوی گرفتی کارەبا بکە، بەڵام تا ئێستا نەیتوانیوە و ئەتوانین بڵێن کابینەی نوێم وەکو کابینەکانی تر بە شکست خواردوو نابەری. وەڵا قەیرانی غاز هەموو کاتێ بەرەکی گرتوین تیاگەی کواکێ وە مەزموحیە ڕوا غازوێنە پڕی کات وازا بگەڕێتەوە پاشە دانیشێ لەسەر مێزێکی خۆش کە دانیشت ئێوادێشت بێن دەتەوزیعەکە مەسەر خەڵکە فەقیرەکە بەس ئەمان وانین ئەمان ئەڵێ بە ئێمە بیخۆین ئێمە بخۆنەوەی چاوەڕێ بکەن و تاس نەبرسێنە ئەمرنەوە. غازی ماڵان کە یەکێکە لە مافە سەرەتایەکان و پێداویستێکی سەرەکی ڕۆژانەی وڵاتیانە، بەڵام لە ئێستادا دە ڕۆژ جارێک بتڵێکیان دەست دەکەوێت. ئەمە لە کاتێکدایە کۆمپانیای داناغاز ڕایگەیاندووە ئاستی بەرهەمێنانی غازی سروشتی لە هەرێمی کوردستان ئاستێکی پێوانەی تۆمار کردو ڕۆژانە 500 ملیۆن پیس یەجا غاز بەرهەم دەهێنرێت. بە تەسەوری من ئەم جۆرە لە حکومداری بە تەواوەتی فەشەلی هێناوە و بە تایبەتی لە کابینەی نوۆیە بەداخەوە کە هەنگاوی زیاتر لەبارەی گەندەڵیەوە نراوە شتومە گران بووە لە هەموو ڕوویەکەوە و قەیرانی غاز و نەوت و لە ئێستەیە کە چلەی زستانە زۆر ئەگەر بیکەی بە دەبەشەوە بەشێکی هەرێمی کوردستان نەوتی وەرگرت. ئەو هەمووە غاز و نەوت و شتەمانەیە کێشەی ئەم قەیرانشتە نەبوونی بەڕێبرنێکی باشە، ینی سێرێکی تو ئەوانی کە ئەم وڵاتە بەڕێوەبن خۆیان کێشەیانەیە لە ڕێخستن و بەڕێوەبردن و بەڕێبرنی وڵاتەکەمان بۆی ئاوای لێ هاتووە. بۆ پرسیە لە حکوومەت کە بزانە ئەم غازە بۆ کوێنێرێ و ئەم نەوتە بۆ ئێمەش بەخوا بەرمیلێ نەودەها ئالێوێ کڕیم بە 230,000 ئەرە وەڵی ئەمە دە ڕۆژی شەغازبانیە ئەتر کەس نازانێت ئەم غازە چی لێکەن ئەم نەوتە چی لێەکەن. بەپێی زانیاریەکانی کۆمپانیای داناغاز بڕیارە 5 بیری نوێ بۆ بەرهەمێنانی غاز لێ بدرێن. پێشبینیش دەکات لە ساڵی 2023 داهاتی کۆمپانیاکە زیاد بکات بۆی بەرهەمێنانی غازەوە. هاوکات کۆمپانیای داناغاز دەڵێت بەراورد بە ساڵی 2021 لە ساڵی 2022دا پوختەی داهاتی کۆمپانیەکان بە ڕێژەی لە 153 زیادی کردووە و 196 ملیۆن دۆلار بووە. هاوڵاتیانیش پێیانوای هەرێمی کوردستان خاوەنی دایان سەرچاوی گرنگە بۆ ئەوەی هاوڵاتیەکانی لە سایدا بحەسێنەوە، بەڵام حکومڕانان یارێن بە درێژایی کابینەیەک لە دوایەکەکان ئەوەندەی خەمی پڕکردنی گیرفان و قاسەکانیان بوون هیچ کات خەمی خەڵک و خۆشگوزەرانی هاوڵاتیانیان بەلاوە گرنگ نەبووە. سامار فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.